تۆ شوانی چیت وڵاکن حیوان مەلک حیوان باشە حیوانەکانت ئەوەی کە من سێرم کرد هەر بزنە بۆ هەر بەس بە تەنیا بزن وڵی حیوانەکە بەنێ سایترە لە مەڕی شوێنەکە بۆ مەڕ گونجاو نیە چی ناوەڵای گونجاو نیە باشە ئەی بینیم کارەکانش لەگەڵا بوون کاریلەکانشی لەگەڵا بوون بۆ کارەکانش لەگەڵ بزنەکە وڵی ئەوە جوانترە بن لە دوو حیوانی باشترە و گەورەتر دەبن ئەی باشە شیری بزنەکانش ناخۆن بەرێ خۆن بەس هێواران ئەیگرینەوە هەتا سپیناتیان بەرنادەین و سپیناش ئەیان دۆشین ئەو جاتیان بەردەین تۆ چەند ساڵە شوانیەکەی وڵی تقریبان 5 سارە 5 ساڵە ینی شارەزای شوانم بەسەوەی بەبەرداوام بێ مەکنێ و 5 سارە کەواتە ئێستا تەجروبێکی باش لەگەڵ بەتابەتی لەگەڵ بزنانە پایە کرد بەڵێ باشە بزن کەی دەزێ وڵی مانجی دوو ئەو دەورانزێ بەکەی فێ خۆی کچ وەختی تێی بەرەدەی هەندەکەوێ مانجیەکە زێ مانجی دوو ئێستا من بینیم نێری و کوورەکانیش هەر لەگەڵ بزنەکانن کەی وەختی تەگە دێ کەی وەختی ئەوە دێ مانجی هەشت و نەوە وەختی نییە ینی ئێستا ئەگەر لەگەڵی شابێ هیچ مشکلەیەک نییە لەشینە ناوەڵە باشە هەتا بزن بە تەگەنێت کوور مەسەرم بۆ منە هینی نابێت بەڵێ باشە وتت بزن یەک جارەزێ وڵی ساڵ بەهێ دوو جارەزێ باشە ئەمە یەکەم جارە من ببینم کاریلەکانیش لەگەڵ یان با بڵێن کارەکانیش لەگەڵ بزنا بڕوان جاران کۆزێکیان بۆ دروستە کردن و لە ماڵەوە ئان هێشتەوە ئەو وەختی گچکەنی ویان لێکە نەگەر گەورا بن دەگەریانەکەن باشە تەمان کە گەورە بن وردەورە چاوەڕێکان ببن بە جیسک و ئەوانە باشە ئێوە جسکەنێرەکە چی لێکن ئەیان فرۆشین باشە ئەی مەیە ئەوان دێرینەوە باشە تۆ پێم بڵێ شوانی و پێ خۆشە ناوەڵە باشە تۆ بۆ خۆت خوێندنت کردووە هیچ ئەتا پۆ لە هەفتی خوێندیت باشە دوایی ئێوازت هێناوە تەمان ئێستا شوانی ماڵی خۆتانی بەڵێ باشە ئێستا ئەگەر ڕۆشتی بەیانی زوو کەی دێەوە هەتا سعات 5 هێوارێ 6 ئیواڵە باشە ئەی تۆ پێم بڵێ ئێستا حیوان ئەکەنە پەچەوە ئەیکەنە ئاغەڵەوە ئەیکەنە ناوەڵە هەریوە لەو شاخی ڕاوستی بخۆ ئەلۆڕێ هەتانی وڕانانی وڕانە بخۆ ڕاوستی باشە تۆ قەت شەوانە بەچیەوە ماوی لەگەڵ حیوان بەڵێ بەڵێ چ کاتێ وەختی ئەوە دێکە حیوان لە لای شەوانە لە دەرێ مانجی شەش باشە ئەی کە جاران دەستبێنیان ئەگەر هینێکیان بە قۆڵەوە بەس تۆ دەستبێنەگری بەڵێ ئەگەر ئێستا بینێران بپرسم بڵێن دەستبێن چییە چۆن بۆ ڕوونەکە ئەو پەتەی ئەوەی دەستی خۆتەکەی و دەمەڕەکەشەکەی و ئەگەر حیوانەکە بڕوا مەقسەد برێم ڕاوس ئەی بینی باشە ئەو بزنێکە پێویستە دەستبێنی بکە یا ئەو مەڕێکە دەستبێنەکەی پێواکەی ئەبێت چ جۆرە مەڕێک بێ سرگ بێت خۆ فێریەکەی شوشتیوالی ئەدەی هێوارا گەرچێ سەر وێزەکەی بەخۆ دێتوێن دەرلۆشوی واتە ئەگەر مەڕەکە ڕایە ئەویش ئەڕوا و قۆڵی تۆ ڕاژێشە و بەخەبەر دێ بەرێ باشە ئەی تۆ قەت فەرەنجی ئەوشتانت بەکارنێنەوە کڵۆبئینەکە لە بادەکەیکەن بە ناوەڵە ئەوە لە دەوری منە بوو باشە ئەی ئەگەر باران بێ چەتر بەکارێنی چەتر و ئاگەر شەوانش لە چابین دەبن لای لۆیندانوین باشە تۆ نەوتت پێ نییە ئەزانم ئێستا پێێتە بەس گریمان پێر نەبوو بارانی ژەبارێ چۆن ئاگرەکەیەوە وڵی حەلاگەچی دا ئەنین و هەندێک دەبە شتیوالەوە ئاگردوان بەردەین و دارا لە سەدانین و ئەو ئاگرەکەن گەڵای وشک نادۆزیەوە ئەگەر هاوین بی بە بەس ئێستانە ئەتخۆستا لە بەعزە بن بەرد و نەما باشە ئەی تۆ پێم بڵە کەی چاکە لێنی ئێستا نیوڕانان دەوری سعات 12 عادەتەن کەی حەزل لە چای و ئێستا دەوری سعات 12 چاچی لێنین و هەندێک جا شێوارە ئەگەر بێ ئیش بین لە لای کارۆخی بین سعات 3 و 4 هەندێک جا چای ئەنینەوە باشە ئەگەر حیوان بزێ لەوێ چۆن دەیێنیتەوە وڵی تورەکەکن پێ هەرێ دەینە تورەکەی و هەندێک جا بە پیلواکەین و ئەوەی دیکە دەکەرێ ئەنین و بەڵێ ناو تێڕەکەین ئەو شاخ و چێوی کا چیت هیچ جاوگژێک هەیە ئێواران بێنی لێ هەموو کوارجی لێ و هەندێشەی لێ و ڕێواسە و ئەو شتانی هەموو لێ